ئێمە لە نووسنگەی زانایانی کۆمەڵی دادگەری لەگەڵ مەڵبەندی هەولێر بە هاوبەشی ئەو پرۆژەیەمان ڕاگەیان لەسەر کتێبێک کە چۆن دەبیتە بانخوازێکی سەرکەوتوو وە کاتێ ئەوەمان ڕاگەیان سوپاس بەخوای پەروەردیگار نێسکەی 150 کەس بەشداری تێدا کردیا مامۆستا ئاین تێدایە تقریبا 20 فەقێ عوزرەی تێدایە خەریج کولی تێدایە قوتابی کولی طب و کاسبکاری تێدایە کۆمەڵێک کەسی هەمە ڕەنجی تێدایە بۆ ئێمە ئومێدمان وایە بە پشتیوانی خوای پەروەردیگار ئەو مەشروع بینە شارەکانی تر کە چۆن دەبیتە بانخواز چکە بابەتەکی زۆر گەنم بۆ مهمە خەرک هەشیار دەکاتەوە ئێمە بانخوازی سەرکەوتمان پێویستە لێ ئەو پرۆژەمان ڕاگەیان و بەڕێز دکتۆر جەمیلیشمان بان کردیا کە پرۆفیسۆری یاریدەدەرە لە کولی شەریعە و ئێستا وتارەکەی پێشکەش دەکا خەرکەی زۆریش ئامادە بۆ بەشداریان کردووە مەبەستمان وایە بانکخواست پێ بگەینێن چکە کاتێک لە ناو مجتەمع و کۆمەڵگادا بانخواست پێگەی خەرک زیاتر نزیک دەبێتەوە لە دینی خوای پەروەردیگار یعنی بانخواست چییە؟ ئەوەیە کە لە شوێن ڕێی پێغەمبەران دەڕوا عەلەیهیم السەڵات وەسەلام پێغەمبەرانی خوا خەرچیان بان کردووە بۆ دینی خوای بانخوازانیش لە ڕێگای پێغەمبەرانەوە خەرجی بان دەکەن بۆ دینی خوای پەروەردیگار مەبەستمان ئەوەیە زیاتر خەرک لە دینی خوای پەروەردیگار بە نێزیک بخینەوە ئێمە ئومێدمان وایە ئەوە کوشتێکی ئەزموونی بوو ئومێدمان وایە بە تەماینە بە نیاز واینە ئەم چالاکە ئەو پرۆژەیە ببینە شارەکانی تکەی هەرێمی کوردستانیش ئینشاءڵڵا بەئیزنی خوای پەروەردیگار بەڕاستی ئەم چاڵاتیانە سوودی زۆر زۆرە بە تایبەتی لەم سەردەمەی ئێستادا کە وەسایلەکانی ڕاگەیاندن بەداخەوە هەندێک لە کەناڵەکان کە هەندێک شتی زۆر نەشیا و پیشان دەدەن لە بۆ پەروەردەی کۆمەڵگەی ئێمە کە بەڕاستی زۆر نەگونجاوە جا بۆیە ئەم جۆرە کتێبانە خوێندنەوەی ئەم جۆرە کتێبانە زۆر بە سوودە بە تایبەتی لە بۆ خوشکانمان کە بۆ سوودی لێ دەبین لە بۆ پەروەردەی منداڵەکان یاخود لە بۆ بانکخوازان کە بەداخەوە زۆرێک لە بانکخوازان هەیە کە حەڵال حەرام دەکات و حەرام حەڵال دەکاتن کە زۆر پێویستە یەکەم جار ئەمە زانیاریمان هەبێ ئەم جەدوایە زانیاری بەخشینە خەڵکی و بەڕاستی سوودی زۆر بێگومان ئەم کتابە سوودی زۆر بوو چەند حەدیثێکی نابووە کە بەڕاستی ئەمن گوێم لێ نەبوو تا ئێستا زۆرێک لە ئاەتەکانیشی کردبووە بە هێنانەوەی هەر بابەتێک ئاەتێک و حەدیثێکی لەگەر بوو کەوا هەر حەدیثێک مقابلی ئاەتەکەی بوو یعنی تەواو لە بۆمە بەڵگەیەکی تەواو بوو کە بە دەستمان هات وە زۆر زانیاری تری بە سوودی شتێدا بوو کە لە پێش خۆڵەکە گوێم لێ نەبوو ئێستا کە سوودی زۆرم لێبینێ دەستخۆشی لە ناوەندی زانایان دەکەم کەوا هیوادارم بەردەوام بن لە کردنەوەی ئەم جۆرە خولانە کەوا سوودی زۆر هەیە لە بۆ هەموو چین و توێژەکانی کۆمەلگا بە تایبەتی لە بۆ خوشکانمان کەوا پەروەردەی منداڵەکانیان لە ئەستۆیە دەستخۆشیمان هەیە لە بۆ مەکتەبی زانایان نووسنگەی هەولێری مەکتەبی زانایانی کۆمەڵی دادگەری کە هەڵسان بکردنەوەی ئەم خولە چۆن دەبێتە ئەو ئاهەنگی ئەوڕەکە چۆن دەبێتە بانخوازی سەرکەوتوو و خولەکەشمان لەژێر ناونیشانی 30 هەڵوەستە لە هونەری بانگەوازکردن یەکێک بوون لە بەشداروانی ئەم خولە دەستخۆشیمان هەیە کتێبێکی بەهێز بوو بەڕاستی داعوە و بانگەواز پێویستە لەسەر کۆی گشتی مسلمانان خوای پەروەردگار داوام کە ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة حسنة آيات يشتد خوای پەروەردگار دەفەرمێت ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين چی قسەی لەوە باشترە کە خەڵک بانگ دەکات بۆ لای خوای گەورە و پاشان ئەو کەسە دەڵێ ئەمن لە مسلمانانم کەواتە بانگخواز کەسێک نە لە مسلمانان جیابێتەوە هەموو دەتوانین بە ئەمر بە چاک و نەهی لە خراپەت ڕۆڵێک بجێڕین لەوەی کە ئەمر بمعروف و نەهی لە مونکەڕەکە داعو بانگاز بکەین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمێت بەلغ عنی وەلەو ئایەتێکی لە منەوە بیگەێنن ڕەنگە ئەو کەسەی دەیبیستێ باشتر تێبگا لەو کەسێکەوە بیستوێتی بەڕاستی لەو کەسێکەوەی گوتووە کەواتە یەک لە مامۆستا بەڕێزەکان دەفەرمێتن ئێمە ئەو دینی ئیسلامی کە دەگەینن حەقە بەڵام دەبێ وریاش بین بە شێوەیەکی حەق بیگەینن ئەگەنا ئەو کاتەی ئێمە شتێکی ناحەقمان کردووە سوودی ئەو جۆرە خولانە ئەوەیە بەڕاستی هۆشیارکردنەوەی ئێمەی مسلمانان زیاتر لەوە چۆنیەتی و مامەڵەکردنی داعی و بانخواز لە ناو خەڵکدا دەبێت چۆن بێتن ئاشنابوون بۆ هون حکمەتانەی و بۆ خاڵە گرنگانەی کە دەبێت لە کەسی بانخوازدا هەبێتن و هەموو مسلمانش کەسێکی بانخواز بێ بانخوازی تەنها کە سایبەت نییە بە کەسێک کە وابەستەنها مامۆستایانی سەر مینبەر بەڵاستی دەتوانێت دەورەوە بدێنین ئەمر بە چاکە و نەهی لە خراپەیەک دەکات بانگەواز بەتاکید کە کتێبێک دەکرێت بە پرۆژە و خول و پێشبڕچێ ئەو کاتە زیاتر کاریگەر دەبێت بەشدار بوو چەند جارێک دەیخوێنێتەوە هەوڵ دەدا کورتی بکاتەوە و هەوڵ دەدا
خاڵەکان خەڵبێزەکان لەبەر بکاتن چەندین جار پێدا بچێتەوە بە تاکید کاریگەری زیاتر لەوەی زیاتر ئاەت فەرمودەکان و ناوڕۆژ کتێبەکەی زەبط بکاتن داواکەن لە مەکتەبی زانایانی کۆمەڵ دادگەری ئەو جۆرە خولانە بە تاکید برە و پێ بداتن و زیاتر لە هەموو شوێن و شار و شارۆچکەکانیشدا گرنگی بدا بۆ جۆرە خولانە بۆ زیاتر هۆشیارکردنەوە تاچی موسڵمان لە ڕووی داوا و بانگەوازە.